هەژدە بریندار و چوار شەهید هەیە کە لەو بریندارانە دوانیان باری تەندروستانە جێگر بڕوانەی هەولێر کران و ئەوانە تری چارەسەریان بکرا و باری تەندروستانە سات جێگرا. لەناو بریندارەکانش دوو مێری منداڵ هەیە کە تەڵەبەن و بریندارەکانی چارەسەریان بۆ کراوە. بەڵێ ئێمە هەر ڕاستەوخۆ لە پێیجی بەرەبراتی بەیانی ئاگادارمان بڵاو کردەوە بۆ خوێن. سوپاسی هاوڵاتان دەکەین کە خەڵکێکی زۆر بەهانەوان هاتن. ئێستا پێویستمان بە خوێن نیە و ئەوانەیە کە پێویستیان بە خوێن بخۆنە بۆ دابین کراوە. هەموو مامۆستەکان وتیان ژوورە بە وێت نەکەوێ مش چوم لە پڕا لە پشتەوە مێم کەوت چوشەوە پشتم کەوت ئەو دەم. وڵای نێوەی بریندار بوونە. وڵای مامۆستەکان بەڵێ سلامەتن. کۆتا جار ئێوە کەی هاتنە ئێرە و برادرانی دیکەت ئێستا چۆنن لە قوتابیەکان؟ وڵای زۆر باشن، نیوەیان بریندار بوونەوە هەموو دم چاوشتیان بەخێنەوە ئەوانە ئەوڵای ئاوێ. وڵای ئەمە داواکاریمانەوەی ئەمە کە هاتووینە ئێرە ڕەنگە زۆر نەترساوین بە نەترسان دەستمان داواتە چەک پیاوەکان ئەو هێندێک لە ژنەکان کە هاتووی ئەمە حەق و مافی خۆمان کردووە هیچ گوناحمان نەکرد. دەڵێن ملەتێک کە 40 میلیۆنە میلەتی بعد 30 میلیۆنێ 4 میلیۆنێ بەڵام حەق و مافی خۆی هەیە. سەفەرێمە کە دوور بووینەتەوە لە سنوورەکانی خۆمان لە وڵاتی خۆمان لە بەستەروەلی هەرێمی کوردستانە، بەڵام ئەو خاچی پێشێلی سەروەلی خاچی هەرێمی کوردستانی کردووە، ئەو قەتڵحامی ژن و منداڵی کردو، ئەو لە پێشدا قەسبەکەی لە نێو ژن و منداڵی کرد، لە پێشدا ژنێک شەهید بوو، لە پێشدانەوە منداڵ بریندار بوون، لە پێشدا چەند ماڵەکان ڕووخان، لە پێشدا ژنە شەهید بریندار بوو، دایکی شەهید بریندار بوو، لە پێشدا کەسێک کە 2 هەفتە نابێژنی مارەکەەوە شەهید بوو. باش ئەو گوناحیوانە چێ؟ ئەوانە جوانن. ئەس پێم ڕوون هەرێمی کوردستانە دەسەرۆژی پارلەمان، دەندان پارلەمان، دەسەرۆک وەزیران بۆ محکومی ناکەن، بۆ ئیجازەت دەن لە خاچیواندا ئەو جنایەتە بکرێ، ئەو خیانەتە بکرێ. ئەو ڕەنگە ئەو ڕۆژکە لە بیر بکەین بەڵام مێژوو لە بیری نەکە.